عزیزان دووبارە سڵاوتان لەبێت پێشناوبڕەکە ئاماژەم پێکرد کە کچێکی دەنگخۆش خانمە گۆرانی بێژێکی دەنگخۆش و گەنج میوانەی ئێوارەی کورسات مەگەزینە و ئەوەی پێم نەوتبوون ئەمەیە کە بۆ یەکەمین جار لە کورسات مەگەزینەوە یەکەمین بەرهەم تایبەت بە خۆی بڵاوەکاتەوە ئەو خانمە گۆرانی بێژەش خاتوو ژیوەر حسێنە کە ئەم شەو کاتژمێر هەشت لە چەنێڵی یوتیوبی تایبەت بە خۆی نوێترین بەرهەمی یەکەمین بەرهەمی بەناوی بریا بڵاوەکاتەوە. خاتوو ژیوەر بەخێربێت و ئێوارەت باش بێت. مەمنون، زۆر سپاس. پیرۆزەوە بەرهەمەکەت. زۆر سپاس دووبارە. زۆر خۆشحاڵین کام ئێوارە میوانی کورسات مەگەزینی دەنگێکی خۆش بەردەوام چالاک لە نێو سۆشال میدیا و لە چەندین بەرنامەیە دەرکەوتوی پێماوەی بەشداری چەندین بەرهەمی جیاوازی شت کردووە سەرکەوتوو بیت. باسێکی یەکەمین بەرهەمی خۆتمان بۆ بکە کە بەناوی بریا ئەم شەو کاتژمێر هەشت بڵاوەکرێتەوە. ئەوەی نەماوە. بەڵێ گۆرانی بریا تەمەنە بری یەکەم گۆرانی منە و ئەکرێت بڵێم زۆر لە دڵە و تومە و زۆر هەوڵما کە بتوان بەڕاستی ئەحساسی ئەو ئەحساسی کە هەمە تیا بەکاربێنم. گۆرانی بریا لە تێکستی کاکەڵوێستە بە خۆشحاڵیە و موزیکی کاکمیلادە. سەرەتا تۆزێکی ویستا بتوانم ئەمیشە دروستکەم من لە تێکس بن چۆن بیدۆزینەوە یان چ شتێکە چۆن نتوان ئەم گۆرانی بڵێم ئەگاتە دڵی من یان ناگات. ئیتر ئەو بۆ قەرارمان نەکە گۆرانێکە دروستکەین و بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ ساعت هەشت بڵاوبێتەوە. کاتە گۆرانێکە گەشت بە دڵت و ئیترەوە کاتژمێر هەشت بڵاوبێتەوە و با ئێمە و بینەرانیش بۆ یەکەمین جار لە کورسات مەگەزینەوە گوێگر و بینەری بەشێک لە ئەم بەرهەمە باشە. دەنگە خۆش بێت. زۆر بەرهەمێکی زۆر جوانە بێت دڵنیام ئێمەش پێویستی بەشێکی بووین بەرهەمێکی زۆر جوانە هەمیشە سەرکەوتوو بیت. کەواتە چۆن بوو ئەم جارە لەگەڵ ژولیایە بەرهەمتان بڵاو نەکردەوە ئەم جارە بە سینگڵ یەکەمین بەرهەمی خۆتە بڵاو کردەوە. پێش گۆرانی بریا من و ژولیا بەرهەمێکمان بڵاو کردو بەناوی ئەگریجە. ئەوە بوو کە من و ژولیا تیا بەشدار بووین گۆرانیمان وت. دوایەوە زوو قساکەین بێکەوە مناقەشانە دروستەکەین قەرارمان نەکانی هەر کەسێکمان ئەنی بتوانێت ڕێگەیەکی خۆی بدۆزێتەوە ینی بتوانێت خۆی لە شێوازێکا بدۆزێتەوە گۆرانی بڵێ مانایەوە یەکەیتر من و ژولیا گۆرانی بڵاو ناکەینەوە. بەڵام زۆر جار پێویستمان بۆ ڕێستە هەیە و پێویستمان بۆ دوورکەوتنەوە هەیە کە بۆی بتوانین ئیشێکمانکە لە داهاتووە زۆر پڕبەدڵ بیکەین و پڕبەدڵی گوێگر بێت. ژیوەر تۆ حەزت زیاتر بە ستایلێکی گۆرانی وتن هەیە حەزەکەی زیاتر بە چ جۆرە ستایلێک گۆرانیەکانە بڵێ؟ وەکو ستایلێکی دیاریکراوم نیە بڵێم تایبەت بەوە بەڵامەوەی کە گرنگە بەلامەوە کە لە گۆرانەکانمان هەبێت و لەو بەرهەمانە هەبێت کە من بەشداری تیاکەم باشی گۆرانیەکەیە باشی مێلۆدیەکەیە باشی تێکستەکەیە و بە هەمان شێوە بتوانین ڕێگێکی کوردی بەردەوام لە گۆرانەکانمانە هەبێت کە زۆر گرنگە لەلام و حەز ناکەم ئەم شتە کاڵ بێتەوە زیاتر حەزەکە منی کورد بتوانێت شوناسێکی خۆی هەبێت بە تایبەتی لە موزیک و هونەرە و ئەوەی هەوڵم ماوە تا ئێستا هەر ئەوەیە و ئیشەڵا لە داهاتووشە بۆ شێوە بێت. ئیشەڵا هەر بەو شێوە بێت و کاری زۆر جوانتر بڵاوەکەیتەوە بێگومان ئێمەش بە خۆشحاڵی لە کورسات مەگەزینەوە باسی لێواکەین و بڵاوی ئەکەینەوە. ژیوەر بێگومان هەموو گۆرانی بێژ و هونەرمەندێک حەز ئەکات خۆی بێت و لە خۆی بچێت بەڵام ژیوەر حەزی بە دەنگی چێ هەیە و هەستەکە چێ با بڵێن بەرپرسی ئەوە یعنی بە دوای چێە ڕوا بە ڕێگەی چێە ڕوا حەزی بە دەنگی چێە؟ ڕاستی هونەرمەند و مامۆسای زۆر گەورە هەن کە ناتوانین کەسێکیان بە تایبەت هەڵبژێری بۆی کە بڵێ حەزەکەم لەو چم بەڕاستی حەزەکەم لە هەرێکێک لە هونەرمەندە گەورەکان و هەرێک لە مامۆستا گەورەکان بتوانم ڕەنگێکی ئەوان وەربگرم بتوانم ئیشی تیا بکەم تازەگەری تیا بکەم لەبەرەوەی کەسمان حەز ناکەین لە کەسمان بچین و بەڕاستیش ئەو کەسە گەورانە خۆیان هەن و ئێستاش هەموو گۆرانەکانیان هەیە پێویست ناکە ئێمە دووبارە کۆپیکت تازە دروستکەینەوە بەڵام خۆشحاڵە بم بۆی کە بتوانم یان توانی بێتم پارچێک بچووکیش لە هەستی ئەوان لە ئەدای ئەوان لە جوانی ئەوان بتوانم لە گۆرانەکانمە بەکاری بێن و زۆر خۆشحاڵە بم بۆ شتە. دەستە خۆش بێت. ژیوەر گۆرانی بریا ئەم بەرهەمەت کە بڵاوە بێتەوە باسی چییەکە بریا بۆ چ شتێک؟ ڕاستی ئەمە لە زاری کاکەڵوێستەوە نووسراوە و خۆی کە باسی کردوتی زۆر بەدڵ ئەم تێکستەم نووسیوە لەوە لە مناقەشەوە بین کە بتوانین چۆن گۆرانەکە بڵین حەزێکە کە بتوانم منیش چۆن ئەو بە تێکستەکەی بۆ شێوازە جوانە نووسیوە بتوانم منیش بۆ شێوازە بتوان پێشکەشی کەم. بریا بۆ زۆر شت ینی ڕەنگە هەر کەسێکمان لە سوچێکی شوێنەکەی خۆمانە
بریا بۆ شتێک بخوازین ئیتر ئەو شتە کە نەهات بێتە دی یان یەتە دی زۆر فەرق ناکە بەڵام حەزەکەم ینی توانی بێتم کە ئەو کەسی کە گوێی لێگرێت توانی بێتم بچمە هەستی ئەوانی بتوانم کارکەم لە دڵی و گۆرانیەک بێت بشێتە دڵیەوە. ژیوەر لە ئێستادا ڕاستە کاتژمێرەژە و بەرهەمەی بڵاوەکاتەوە بەڵام کاتێک کە گۆرانی بێژێک بەرهەمێک ئەنووسێ خۆت بەرهەمێک بڵاوەکاتەوە ڕاستەوخۆ بەرهەمێکی تری بەدوایە ئامادەیە. ژیوەر هیچ بەرهەمێکی تر بەدوای بەرهەمی بریایە ئامادە کات یاخود لە ڕێگەیە؟ ڕاستی خەریکی بەرهەمێکی تازم بەڵام هێشتا دەستم پێ نەکردووە هەر ئاوا بەرهەمەکە هەیە قسەمان لەسەر کردووە وەکوی کە حازر بێت و بەتاوەتینە ئەمە وەکو یەکەم ئیشم بەڵێ. زۆر باشە. ژیوەر هەموو کەسێک ئامانجێکی هەیە لە ژیانیە حەز ئەکا بە شتێک بگا لە ژیانیە توش یەکەمین بەرهەمتە ئێستا ئەتوانین بڵین سەرەتایەکە بۆ ژیوەر حەزەکە لە داهاتوە بە چ شتێک بگات؟ لەو خەونیکە لە مناڵی و هەم بوو بە چوومەتە ناو هونەرەوە بووی کە چێنێکە گۆرانیەڵم و چێنێک لەناو مۆسیقایم حەز بەو شتاکەم کە بتوانم جێدەستێکی بچووکیش بێت بەجێ بێڵم لە ناو کوردستانە و توانم مێژوویەکی جوانتر بۆ کوردستان بنووسمەوە لە لای خۆم وەکو کەسایەتی خۆم زۆر حەزەکەم بتوانم بگەمە شوێنێک کە ئیتر گۆرانەکانی من لە لای خەڵک زۆر جوان بێت و گۆرانێک بە کاڵ نەبێتەوە توانی بێتم شوێنی خۆم لە دڵی خەڵکا بکەمەوە. کەواتە ژیوەر دووبارە ئەچمەوە سەرباسی هونەرمەندان ژیوەر حەزەکە لە داهاتوە کاری دوێتی هەبێت لەگەڵ هونەرمەندان یاخود حەز بە دوێتەکە لەگەڵ کامە هونەرمەند و گۆرانی وێش؟ ڕاستی دوێت مۆزوعێکی ترە ئەوەی کە زۆر جار نازێت لەگەڵ ستایلەکە گونجەیە ناو سوتفەیەکێتە پێشەوە زۆر جار دوێت هەیە کە بەڕاستی شایەنێتی بیکەی بۆنە ئەو شتە زۆر ئاساییە بەڵامی تر پێویستەکە بزانی کە لە چ گۆرانیەک ئەڵێیت یان چ ستایلێکە لە بژێریت زۆر لەوەی خۆت دوور نەکەێتەوە. زۆر باشە. ژیوەر تۆ لە بەدر لە بواری هونەر لە بواری ئەندازیاری شایت باسێکی ئەو بواری خۆشمان بۆ بکە با بزانین ڕۆژانە سەرقاڵی ئەندازیاریت کەواتە. ڕاستی لەبەرەوەی ڕەنگە زۆر کەس بڵێن بۆچی ئەوەنە درەنگ کەوتی لە بڵاوکردنەوەی هەر بەرهەمێکی خۆت یان شتێکیوە چونکە من ئێستا خوێندکارم خوێندکاری ئەندازیاری پرۆگرام سازیم زۆر سپاس ئەم ساڵ کۆتا ساڵمە بە حکمەوەی کە زۆر مەشغوڵم بەڕاستی کاتێکی زۆر کەمم هەیە بە هونەرەکە ناتوانم بەتەواوەتی کاتی خۆمی بەمە سەرڕایەوەش هەوڵمەوە جێگێکی بۆ بکەمەوە ئێستا بە خۆشحاڵی خەریکی خوێندنم و ئەم ساڵ خوێندن تاوەکەم و ئیتر بزانین دوایەوە چێ بێ. بە هێوەی سەرکەوتنی زۆر زیاتر ئەم شەو بەرهەمی ژیوەر حسێن لە یوتیوبی تایبەت بە خۆی بڵاوە بێتەوە بە ناوی بریا کە یەکەمین بەرهەمی تایبەتی خۆیەتی. ژیوەر ئێمە هیچ شتێکمان نەماوە جگە لە سوپاسکردنی تۆ زۆر زۆر خۆشحاڵ بن کە لەگەڵمان بوویت سەرکەوتوو بیت و دووبارە پیرۆزە بۆ یەکەمین بەرهەمی خۆت هەرچیەکت ماوە ئەتوانی ئاماژەی پێ بکەیت و باسی تەنها دەستخۆشی بۆ ئێوە بۆ کەناڵی کورسات لەبەرەوەی کەناڵی کورسات یەکێک بە لە ماڵە گەورەکەی هونەرمەندان هەر لە مناڵی و منیش لێرە دەستم پێ کردووە و بۆیە خۆشحاڵم یەکەم بەرهەم لێرە بناسەنم و هیوادارم ئەم گۆرانی کە بڵاوم کردەوە بتوانم جێگێکی بچووکیش بێت جێی خۆم کەمەوە لە دڵی گوێگرانە و تا ڕادێک ئەحساسەکەم دەربڕی بێت و دووبارە سپاس بۆ ژیوەر. کورسات ماڵی هەمووانە دایمەوتومانە دروشمی کورسات ئەوەیە کورسات ماڵی هەمووان دەستە خۆش و دووبارە بەخێر بێت. زۆر سپاس.